یاریەکانی قۆناغی کۆمەڵەکانی پاڵاوانێتی تۆپی بالەی یانەکانی ئاسیا بە کۆتا هاتوو. دوو یانە عێراقیەکە تووشی بەهێزترین ڕوبەڕووبوونەوە دەبنەوە لە قۆناغی چارەجی کۆتایی. لە یاریەکانی کۆمەڵی یەکەم سەرەتا غازی جنوب ڕوبەڕووی سانتووری سانبێرسی یابانی بوویەوە. غازی جنوب وەک پیشەی هەمیشەیی بە 3 گێمی بێوەڵام یاریەکەی دۆڕاند. لە یاریەکەی دیکەی ئەم کۆمەڵەیە تەهران پەیکانی ئێرانی بە 3 کۆمەڵە بەرامبەر کۆمەڵەیەک لە ناخۆنی تایلەندی بردەوە. لە کۆمەڵی دووەمیش هەولێر لە 3ەم یاریخۆی ڕوبەڕووی ڕێیانی قەتەڕی بوویەوە. کوڕانی قەڵاو منارە لە نێو هۆڵی ئازادی سەرەتا باشتر دەرکەوتن بە ئەنجامی 25-21 لە گەیمی یەکەم پێشکەوتن، بەڵام ڕێیان بە لێهاتووی یاریزانە پیشەگەرەکانی گەڕایەوە کەشی یاریەکە و 3 گەیمی 1 بە دوایەکی بردەوە بە ئەنجامەکانی 25-14 و 25-21 و 25-17. لە دوای یاریش شەهدا پیێزدی ئێرانی بە 3 کۆمەڵە بەرامبەر کۆمەڵێک لە تارازی کازاخستانی بردەوە. گەنجانی ئێمە وەک گەنجانی ئێران یاری تۆپی بالیان خۆش دەوێت، حەزێکی زۆریان بۆ یاریەکە هەیە. ئەگەر ئەم پاڵەوانتیە لە هەولێر کوردستان بووە هۆڵەکە خەڵکێکی زۆرتری لێ ئامادە دەبوو. ئێمە لە ئاستی خۆمان ڕازین چونکە یەکەم جارە بەشداری پاڵەوانتیانەکانی ئاسیا دەکەین. هەم ئێمە هەم ڕاهێنەرەکەمان نەمانویست یارزانی پیشەگەر بێنین. ناکرێتەوە بە یەک جار بچیتە بەرزترین پلە بەڵکو و پایە سەردەکەوی تا دەگەی بە ئامانج. ئینشاڵڵا ئێمەش هەوڵ دەدەین ساڵانی داهاتوو ئەگەر بەشداریمان کرد و هاتینەوە ئێرە یاریزانی بیانی دێنین و هەم ئەزمونێکی باشمان وەرگرت بێت و یاریزانەکان بەرەو باشتر چوبن بۆ ئەوەی باشتر دەرکەون و هەوڵی پلەکانی پێشەوە یەکەم و دووەم و سێم بدەین. پێشتریش وتم تیپەکەی ئێمە 3-4 ڕۆژ پێش هاتنمان بۆ ئێرە دروست بووە. هاتنمان تەنها بۆ بەشداریکردن بوو لە پاڵانتێکە. بمانویست بە باشتر دەرکەوین دەبواە بەلایانی کەم دوو یاریزانی پیشەگەرمان هەبوایە. یاریزانەکان ئەزمونێکی کەمیان هەیە و تەنها لە چەند پاڵانتێکی عەرەبی و کیشوەری بەشدار بوونە و بەداخەوە سوودیان لە ڕاهێنەری بیانی وەرنەگرتووە. تاوەکو ئێستا بێجگە لە من ڕاهێنەری بیانیان نەبووە. کاری ڕاهێنەرایەتی عێراقیش بە گشتی کۆپی تیپەکەی بەرامبەریانە. هیچ تاکتیکێکی نوێی تێدا نابینرێت و بەڵکو زۆر کلاسیکە. دەبێ بەپێی توانای جەستەیی و تاکتیکی تیپی بەرامبەر تۆ پلان دابڕێژی و کاری لەسەر بکەی و ڕاهێنان ئەنجام بدەیت. تیپەکەی منیش لەم پاڵەوانتیە باش دەرکەوت. خۆشحاڵ بووم بەرامبەر ڕێیان باش یاری کرد. ڕێیان تیپێکە پێشینەی هەیە و ئەزمموی هەیە و یاریەکی زۆری کردووە. هەرچەندە باشترین یاریزانیان تووشی پێکان هات، بەڵام لەسەر ئازبەرزی خۆیان بەردەوام بوون. من لە تیپەکەم ڕازیم هەر ئەوەندە ڕکابەریەکانیان بینی و زانیان و تێگەیشتن لە بارودۆخەکە و دەبێ بۆ داهاتوو چی بکرێت. ڕخنیان لێ ناگرم شتێکی وا فێر نەکراون تا ڕخنیان لێ بگرم. من هەوڵ دەدەم ئەو ماوەی لەوێم تیپێکی گەنج ڕابهێنم لەو بەشەی عێراق کەوا کوردستانە. لە قۆناغی چارەجی کۆتایی هەولێر وەک دوایانەی کۆمەڵی دووەم ڕوبەڕووی پێشەنجی کۆمەڵی یەکەم تەهران پەیکانی ئێرانی دەبێتەوە. لە کاتژمێر 8:30 خولەکی بەیانی ڕۆژی چوارشەممە. لە هەمان ڕۆژ کاتژمێر 11:30 خولەک ڕێیانی قەتەڕی ڕوبەڕووی سانتووری یابانی دەبێتەوە. کاتژمێر 2:30 خولەکی نیوەڕۆژ تارازی کازاخستانی ڕوبەڕووی ناخۆنی تایلەندی دەبێتەوە. لە دوایاریش کاتژمێر 5:30 خولەکی ئێوارە غازی جنوبی بەسڕا ڕوبەڕووی شەهدا بیەزدی ئێرانی دەبێتەوە. براوەکان لەسەر پلەی یەکەم تا چوارەم ڕکابەری دەکەن و دۆڕاوەکانی لەسەر پلەی پێنجەم تاوەکو هەشتەم. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێیام.